لە دوای دەسەڵات بەڕێزان ئەو کەسانی کە عولەما مامۆسایانی ئاینی بەڕێز بۆیە دەسەڵات دێ ڕۆڵی مەلا ئەخاتە ژێر پرسیارەوە چونکە ئەزانێ بەرپرسیارەتی مەلا لەم کارە گەورەیە. من پێم سەیرە کابرایەکی بەناو ڕۆشنبیر دێ قسە لە ئەرکی مەلا ئەکا ئەڵێ مەلا ئیشی ئەو نییە بە خەڵک فتوا لەسەر خەڵک دەرکا لە مینبەرە. مەلا ئیشی چییە؟ مەلا ئیشی ئەوەیە چەپڵە لێبە؟ مەلا ئیشی ئەوەیە هیتاف بکێشێ بۆتان؟ مەلا ئیشی چیە بەڕێزان؟ ئەگەر مەلا ئیشی ئەوە نەبێ، مەلا پێغەمبەری خوا فەرمێ العولەماء وەرەثەة الأنبیاء وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما ولكنهم ورثوا العلم. هەندێک منکر هەیە فتوای مەلای ناوێ لە ئەساسا، یعنی مەشروب خۆری علمی ئەوێ تا ئینسان ئینکاری کە، سنتەنی مەساج و خانی لەشفرۆشی علمی ئەوێ تا مەلا ئینکاری کە، تا مەلا فتوای بۆ با. ئەمە شتێکە فتوای ناوێ بەڕێزە. بەس بۆ هەر کاتێک کێشەیەک دروست ئەبێ ئەخرێتە ئەستۆی مەلا. مەلا تەحریزی خەڵکەکان، مەلا تەحریزی خەڵک ناکات، مەلا بەیانی شەرعەکە. بەس تۆ واقعەیەکی خوڵقاندووە هەرچی مەلا قسەی لەسەرەکا لە تۆیان هەیە. ئەلە جارێکیان مەلایەک هەبوو لە دێیەکە خوتبەی ئەدا، هەرچی خوتبەیەکی ئەدا شوێخای دێکە بانگێ کرد، ئەی بڕن بانگکن باشینە دارکاریکمەوە بەسی من بووە، باسی دزی ئەکرد شوێخا دارکاریە کرد، باسی داوێن پیسیە کرد شوێخا دارکاریە کرد، باسی مەشروب خۆریە کرد شوێخا دارکاریە کرد، باسی سوخۆریە کرد شوێخا دارکاریە کرد. ڕۆژێ مەلا وتی قوربان، وتی ئەمانەی کە من عەرزی خەڵکی ئەکەم بیللا تۆ مەقسوود نیتیایە، بەڵام تۆ مەشمولی قڕی شوێ بکەم بەسەر مە هەرچی خراپە خوا دایناوە لە تۆیان هەیە. تۆ وازانی من فتوا لەسەر تۆ ئەدەم، مەبەستم تۆ نییە، من بەیانی شەرعەکەم تۆ ئەگرێتەوە. ئەمە دەسەڵاتیش وایە ئەمڕۆ هەرچی خوا پێی ناخۆشە دەسەڵات دەیکا. مەلا لە هەر گۆشەیەک لە هەر دەواازەیەک و باسی دینەکە ڕووی دەسەڵات ئەگرێتەوە. دەسەڵات دەڵێت تۆ خەڵک تەحریزی من نەکەی، من خەڵک تەحریزی دژی تۆ ناکەم. مەلا ئەگەر بڵێ عارق حرامە بۆی نییە بڵێ عارق حرامە، خەڵک دواتر بڕوا دوکانی مەشروب تێک با تاوانی مەلایە. یعنی مەلا نەڵێ عارق حرامە لەسەر مینبەر، ئەی بڵێ چییە؟ بڵێ باشە. مەلا نەڵێ خانی لەشفرۆشی خراپە لەسەر مینبەر، ئەی وەصفیکە ئیجابیاتەکانی بۆ خەڵک باسکە، سنتەری مەساج بۆ خەڵک بڕازێنێتەوە مەلا. کەواتە ئەم دەسەڵاتەم تۆ تێناگی بە چلوغەیە قسەی لەگەڵا بکەی، باسی ئازادی بیر و ڕائەکە. ئەی باشە مەلا باسی دینەکە بە ئازادانە، خۆ بە کەسی نەوتوە بڕۆ ئەوە بکە، بەس ئەڵێ ئەمە ئەرکی هەموو کەسێکە، ئەڵێ ئەم سنتەرانە حرامن کراونەتەوە، مەشروب حرامە بفرۆشتێ، حتى ئەوانەی کە مەسیحین یەزیدین بەڕێزان پێویستە دەسەڵات لەمە حاڵی بێ. ئەوانە ڕاستە هاونیشتیمانین لەم وڵاتی ئێمەیە، بەڵام بۆیان نییە ئەوەی بە دینی خۆیان حەڵاڵە بیکەن بە قورگی مناڵی ئێمەیە. مەشروب بۆ خۆی حەڵاڵە، بۆی هەیە لە گەڕەکەکەی خۆیان لە ماڵەکەی خۆیان مەشروب بخوە، بۆی نییە بیهێنێ لەسەر جادەی مسڵمانێکە دوکانێکی مەشروب فرۆشی دروستکە، بە هیچ دینیە بۆی نییە. سویسرا چەند ئەهێڵێ ئێمە مناری مزگەوتەکانمان بەرزکەینەوە، ئەو نەبۆی هەیە لە گەڕەکەکانی ئێمەیە خانی لەش فرۆشی و مەشروب فرۆشی دانێ. ئێمە لە سویسرا وڵاتێکی دیموکراتی تر نین، نایەڵێ یەک مناری مزگەوت بەرز بێتەوە. ئێمە ڕێگەمان داون کەنیسەیان، منارەی کەنیسەیان، گۆشتی بەرازیان، سەلیبیان، هەموو منکەراتی خۆیان بکەن. بە دینی ئێمە حرامە، بەڵام ئێمە قەناعەتمان وایە مافی خۆیانە بیکەن. بەس بۆیان نییە مناڵی موسڵمان فێری ئەو خۆ بەدانە بکەن، و ئەوان خۆیشیان پێیان ناخۆشە کە دەسەڵات ئاوا ناوزەندیان بکە کە ئەوانە خاوەنی ئەو بیرۆکەیە. ئەوانە مستەنکرن، چونکە ئەوانش لە دینەکەیانە ئەو شتانە حرامە. کاتێک دەسەڵات پێیان دەڵێ ئەوانە یەزیدی و مەسیحیەکانن، ئەوان خۆیان بەو لەقەبە ناڕازین. هەستەکەن دەسەڵات دیزە بە دەرخۆنەی قەزیەکە ئەکا، بەوە مەخرەجێکی سیاسی بۆ خۆی دۆزێتەوە کە کێشەکە ڕوبەڕووی ئەوانە کاتەوە. کەواتە ئەوان بۆیان نییە، ئەوانە لە ناو میلەتێکی مسڵمانە ئەژین، پێویستە احترامی هەستی مسڵمانان گرن. چۆن ئێمە پێویستە احترامی هەستی ئەوان بگرین؟ هاونیشتیمانی بوون معنای بێڕێزیکردن نییە بەرامبەر بە یەکتر، معنای حورمەتگرتنە لە مقدساتی یەکتر. کەواتە ئەو بۆی نییە لە بازاڕەکانی ئێمەیە داینێ. بەڵام ئەو پرسیارەی ڕوبەڕووی دەسەڵاتە بێتەوە ئەوەیە، ئایا ئەمانە هی مەسیحیەکانن؟ یا هی بەرپرسە موسڵمانەکانن؟ یا هی سەرمایەدارە موسڵمانەکانن؟ وەرە دراسەیە بکە لە کوردستانە لە 130 ئەو خانەی لەشفرۆشی و مەساج و بارانە هی مەسیحیەکان نین، لە 130 هی ئەوان نییە. دەسەڵات درۆ ئەکا، دەسەڵات چاو بەس لە خەڵکەکە کە ئەڵێ
ئەڵێ هی مەسیحی و یەزیدیەکانن بابی ئیحسائیە بکە ئێمە قبوڵمانە با یەزیدی و مەسیحیەکان هەیان بێ بەس با هی موسڵمانەکان دابخەن ئەیکەن بە دڵنیاییەوە نە کەواتە بەڕێزان طائفەی دووەم کە بەرپرسە لێی چینی مەلا کە میراتگری پێغەمبەر لە قەڵەمەدرێ بەرپرسە بەرامبەر بەم کارانە ئەبێ بیکە خوای پەروەردگارە فەرمێ الذين يبلغون رسالات الله ويخشونه ئەفەرمێ ولا يخشون أحدا إلا الله مەلاش دەسەڵات خۆشی بێ یا ترشی بێ پێویستە ئەرکی خۆی جێبەجێ بکات چونکە خوا لە قیامەتە محاسبەی ئەکات پێغەمبەران داوای شەرعیەتیان نەکردووە لە هیچ دەسەڵاتدار و ملهوڕێ تا ئەمان بەیان و تەبلیغی خۆیان بکەن پێغەمبەر نەچوێت پرس بە ئەبوو جەهلکە بڵێ ئەرێ جەنابی ئەبەل حەکەم من چی بڵێم لە وتارەکانما زەحمت نەبێتوانی پێم بڵیشی بە خەڵک بڵێم کاک ئەبوو لە بەڕێزێ چی و پێ باشە ئێمە بۆ خەڵکی بەیانکەین و چی لە مەسلحەتی جەنابووی نییە با باسی نەکەین ئەی عەقەبەی کوڕی ئەبی موعیط ئەی وەلیدی کوڕی موغیرە ئێوە چیتان پێ باشە چی شەرعی بێ و چی ناش ئەمە بەڕێزان ئەمە پرسی دینە ئەمە شەرعی خوایە شەرعی خەڵق نییە قسەی خواش لەبەر خەڵق لە خەڵق پەنهان ناکرێت خەڵکی عەوام مافی خۆیەتی دینی خۆی بزانین مەلا بەرپرسیارەتی مێژووی ئەو خەڵکە تەحەمل ئەکات دینی ئەو خەڵکە ئەمانەتە لە ئەستۆی مەلا پەنهانی کا خوا محاسبەی ئەکات چونکە لە دوای دەسەڵات مەلا پێویستە ئەو ئەرکە جێبەجێ بکات